پێگنێنانی حکوومەت هەرێمی کوردستان چەندین خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت. بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان تاوانی پێگنێنانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەی کە بڕیارە مەسرور بارزانی سەرۆکایەتی بکات دەخاتە ئەستۆی یەکێتی و جارانیش گۆڕان و تا ڕادەیەک حیزبەکانی تر و بگرە هەندێک جاری ژەڵەیە هێزە ئەقلیمیەکان. بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە دەرەکەوێت ئەوەی کە دزەی کردەوە بۆ ناو میدیا و ئەوەی کە لە ڕووداوەکانیشدا دەرەکەوێت کێشەی سەرەکی مەڵباتی بەرزانی خۆیانن. کێشە سەرەکیەکەش لە نێوان نێچیروان بارزانی و مەسرور بارزانیدایە کە هەر یەکەیان عەمقی استراتیژی خۆی لەم بابەتەیە هەیە. بۆ نمونە نێچیروان بارزانی پشتی بە دەوڵەتی تورکیا و تا ڕادەیەکیش بە میت بەستووە، میتی تورکیا و پێیان خۆشە نێچیروان بارزانی ئەگەر بشتێتە سەرۆکایەتی هەرێم وانێ دەسەڵاتەکانی مەحدود نەکرێ یان دەسەڵاتەکانی بگرە فراوانتر بکرێ. هەرچی مەسرور بەرزانیشە دەیەوێت دەسەڵاتەکانی خۆی مکۆمتر بکات و بگرە بێوێت جۆرێک لە چاکسازی بکات بە ئەندێشەی خۆیان کە ئەو گەندەڵیانەی لە سەردەمی کابینەکانی نێچیروان بەرزانیدا کراون ئەو لێی بەرپرس نەبێت. بە کورتەکەی کێشمەکێشی نێوان ئامۆزاکانە و لە دوور و نزیکەوە پەیوەندی بە چارەنووسی خەڵکی کوردستان و باشترکردنی ژیانی خەڵکی کوردستانەوە نییە. قەیرانی سیاسی بۆ خۆی هەرێمی کوردستان لە دوای ڕیفراندۆمەوانێ و دواتری 16 ئۆکتۆبەری بەسەرداهات کێشە سیاسیەکانی هەرێم گەورەتر بووە بگرێت کێشە ئابوووریەکانیشی. لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستی دەیە بەس بە ناو حکوومەتە یاک حکوومەتە و لە سەردەمی دوو کابینەیشەوە تا ئێستا تەنیا فۆرمۆڵەیە وەکراوە کە کابینەیەک لە هەولێر هەیە و سەرپەرشتی هەموو هەرێمی کوردستان دەکات. بەڵام لە ڕاستیدا لەسەر ئەرزی واقع وەکو دیفاکتۆ دوو ئیدارە هەیە و دوو حکوومەتی هەرێم هەیە و دوو حیزب هەیە و دوو ئیدارەی سیاسی و بگرێت تا ڕادەیەکی اقتصادی هەیە. تەنیا ئەوەیە لە هەندێشتا مشتەرەکن کە بەناو حکوومەتی هەرێمی کوردستانە. سەرچاوەی ئەم قەیرانانە پەیوەندی بەشێکی پەیوەندی بە خوێندنەوە و مامەڵەکردنە لەگەڵ هێزە سیاسەکانی عێراق و دەوڵەتی فیدراڵی عێراقدا، بەشێکشی پەیوەندی بە کێشمەکێشە سیاسیە مێژوویەکانی ئەم دوو بنەماڵەیەوە هەیە و بەتایبەتیش دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئێران بەرژەوەندی و عەمقی استراتیژی خۆیان لەم ناوچەیەدا هەیە و هەریەکەیان دەیانوێت بە ویست و تێڕوانین و بە بەرژەوەندی خۆیان بیشکێنەوانێ و ئەم دوو حیزبەش واقعیش وایە پارتی و یەکێتی وەکو دوو پرۆکسی کار دەکەن بۆ ئەم دوو دەوڵەتە. بەشێکیان ڕەنگە پەیوەندی بەوە هەبێت جۆگ سیاسی حیزبەکانیان واکەوتووە، بەڵام بەشی هەرە زۆریان پەیوەندی بە ئەو تیجارەتە و بزنسە چەندین ملیار دۆلاریەوە هەیە کە بەم دەوڵەتانیانە بەستێ و بە تایبەتیش تورکیا. پارتی وێشێتی دوو حیزبن دەیانەوێت هەژمونی سیاسی خۆیان، هەژمونی عسکەری خۆیان و بگرە هەژمونی اقتصادی خۆیان بپارێزن و گەشەی پێ بدەن. بە تایبەتیش پارتی لەمەدا دەسوڵاتترە چونکە وەزارەتی سامانە سروشتەکانی لایە و نەوت بە ئارەزوی خۆی دەفرۆشێ و داهاتەکەشی جگە لە خۆی و چەند کەسێک لە ناو خۆشانەوانیش ناوخۆیانە چەند کەسێک کەسی تر نازانێت. ڕۆڵی قوبا تاڵەبانی ڕاستەکەی تەنیا ڕووکەشکردنی ئەو هەموو گەندەڵی و دزی و چەتەگەریەیە کە کابینەی نێچیروان بارزانی پێ هێڵدەسێ جاییتر ئەگەر خۆی شەریک بێیان بە شەراکەتێکی کەم ڕازیان کرد بێگەینە یەکێتی نیشتیمانی کوردستان بزنسێکی لاوەشی دەکات و بە بزنسێکی کەمتر بەدە لە 120% ئەو بزنسی چەتەگەریە ڕازیە ئەوەی تری بۆ پارتیەشەتوانێت. ڕۆڵی حیزبەکانی تری کوردستانیش ئێمە بینیمان یەکگرتووی ئیسلامی لە ڕیفراندۆمە وەکو پرۆکسی تورکیا و پرۆکسی پارتی کاری دەکرد کە ڕۆڵێکی زۆر نێگەتیڤانەی بینی. گۆڕان جورئەتی نەکرد لە ڕیفراندۆمە تێڕوانینێکی واقعی هەبێت و بگرە دوای هەڵای ئەو ناسیۆنالیزم و ئەو دەوڵەتە کوردیەی مەسعود بەرزانی کەوتبوو و لە پێش هەموو شانەوانێ ڕێخەری گشتەکەیان. ئەمە بەشێکی ڕەنگە پەیوەندی بە نەبوونی ڕۆیەی سیاسی و نەبوونی ئالتەرناتیڤێکی سیاسی بێ بۆ دۆخی کوردستان، بەڵام بەشی هەرە زۆری پەیوەندی بەوەیە ئەمانە هەر بە فعلەن قەناعەتیان وا بوو کە
مەسعود بارزانی خەونی دەوڵەتی کوردی ئەو خورافەی دەوڵەتی کوردی و سربەخۆی ئابوووریە بە کەناری دڵنیایی دەگەێنێ و ئەمانیش بەشێ بوون لەو بزوتنەوە سیاسی کە پێی دەوترێت کوردایەتی هەڵپەی ئەویان بوو کە دانەبڕێن و لەو شیرنی و خۆشخەیاڵی مەسعود بارزانی بێبەری نەبن. ڕۆڵی وڵاتانی ئیقلیمی بە تایبەتی ئەمریکا بە شوێنەوەیە ئیستیقاری سیاسی لە عێراقدا بکات، بە شوێنەوەیە ئیستیقاری اقتصادی و ئەمنی بێت و بزنسی باشتر لە عێراقا ئیستیسمار بکات، کۆمپانیا ئەمریکیەکان باشتر بتوانن سەرمایە گوزاری لە عێراقدا بکەن و بەشێکیش بێ لەوەی کە عێراق بەشە بێت لەو با بڵێن قەڵەمڕەوەی ئەمریکا لە ناوچەکەدا کە بتوانێت دەستی ئێران لە ناوچەکەیان لای کەم لە عێراقدا کورت کاتەوە. هەرچەندە ئەمریکا تا ئێستا لەسەر ئەرزی واقع ئەگەر نەژڵین شکستیێناوە بەڵام ئەتوانین بڵین پێشکەوتنێکی ئەوتۆی بەدینێناوە بە دڵنیایی شەوانی هێزە عێراقیەکان بە تایبەت هێزە شیعەکان بەرژەوەندی ئێران زیاتر لە بەرچاو دەگرن تا بەرژەوەندی ئەمریکا. هەرچی هێزە ئیقلیمیەکانی لە عێراقدا ئێران دەستێکی باڵای لە ناوچەکەدا هەیە بە تایبەتی لە تەواوی عێراقدا. تورکیا دەستی لە ناو حیزبە کوردەکاندا و بە تایبەتیش پارتی و هێزە سونیەکانی عێراقدا هەیە. ئەمانە هەمووی وای کردووە تا ڕادەیەک سعودیەش و سعودی و ئیماراتیش بە کەناڵی جۆراجۆر دەخالەتیان کردووە. عێراق بۆتە مەیدانی تەراتێنی هێزە ئیقلیمی و هێزە نێودەوڵەتیەکان و هێزی مخابراتی جیهانی و ئیقلیمی و کە ئەمەش ئاکامەکەی بەداخەوە بە شێرە زۆری ئەم سەرگەردانی و ئەم هەموو چێشمە کێشە خەڵکی عێراق باجەکەی دەدەنەوە بە عەرەب و بە کورد و بە کەمەنەتەوەکانی تریشەوە. تورکیا دەیەوێت کۆمەڵێ ئەهدافی سیاسی و اقتصادی هەیە. ئەهداف سیاسەکانی ئەوە بوو ڕێفراندۆمی وەکو کارتی دووەمی داعش بەکارهێنا دوای داعش، ئەگەر بڵین داعش کارتیەکەم بوو، ڕێفراندۆم ئەجەندایەکی مخابراتی تورکیا بوو، ئەجەندایەکی شەخصی ئەردۆغانیش بوو. ئەوەی هەندێک کەسیش پێی وایە کە ئەردۆغان لە پشتیوە نەبوویان دژی بووە، من پێم وایە ئەوە جۆرێکە لە خراپ خوێندنەوەی ڕووداوەکان و خراپخێنەوەی پێشهاتەکان و خراپخێنەوەی مەعادلە سیاسی و اقتصادەکانی کە بارزانی و ئەردۆغان بەیەکەوە دەبەسێتەوە، یان با بڵین پارتی و حیزبی عەدالە و تەنمیەی تورکیا بەیەکەوە دەبەسێتەوە. تورکیا لەباری اقتصادیەوە دەیەوێت کوردستانی عێراق و ئێرانیش کوردستانی عێراق و بەشەکانی تری عێراقیش بکات بە بازاڕێکی گەورەی ساختکردنەوەی کاڵاکانی و بالفعلیش توانیوێتی بۆ نمونە لەم سلێمانیە کە نزیک لە سنووری ئێرانیشە بازاڕی شاری سلێمانی و ناوچەکەش بگرێت دەوروبەری سلێمانیش لەلایەن کەلوپەل و شمەکەکانی تورکیاوە نغڕۆ کراوە و بەراورد بە کاڵای ئێرانی زۆر لە پێشترە توانێتی کۆنتترۆلی بازار کەم تا زۆر بکات. لە ڕووی سیاسی شەوانێ بە دڵنیاییەوە کۆنتترۆلی ئەو بەشەی کە زۆنی زەردە بە هەموو شێوەیە کردێتی و دەیەوێت بۆ ئەجەندا سیاسی و مخابراتی و عسکەری و ئەمنیەکانی خۆی بەکاری بێنێت. ڕاستی دەوێت گەر وەکو سیادەی وەتەنی دەوڵەتی عێراق سەیریکەی ئەمە کارێکی باشە ئەگەر هێزە ئەمنی و عسکەریەکانی عێراق دەوڵەتی عێراق بەستە شوێنی هێزەکانی دەوڵەتی تورکیا کە دەکرێت وەکو چەمکی داگیرکار مامەڵی لەگەڵدا بکرێت، چونکە هاتوۆتە ناو وڵاتێکی ترەوانێ کوردستانی عێراق بەشێکە لە دەوڵەتی عێراق بەبێ موافقەتی دەوڵەتی عێراق و بە تەنانەت بەبێ موافقەتی حکوومەتی هەرێمیش هاتووە، تەنیا بە موافقەتی لایەنێکی سیاسی هاتووە کە پارتی دیموکراتی کوردستانە. لە ڕووی سیادیەوە من خۆم باوەڕم وایە کارێکی باشە ئەم جۆرە تەنسیقە هەبێت و بدڵنیایی شەوانێ هێزەکانی پەکەکە لەگەڵ هێزەکانی عێراقیە کەمتر حساسەتیان دەبێت لە بارودۆخێکی ئەووادا. بەڵام من پێم وایە دەوڵەتی تورکیا ئەمە جۆرێکە لە پاشەکشەی سیاسی و عسکەری لە ناوچەکەدا و ڕەنگە کاری بەوە بێت و بۆشی هەیە جۆرێک لە فێڵی سیاسی و ئیغراکردنی دەوڵەتی عێراق بێت بۆی کە من نیەت پاکیم هەیە، بەڵام باوەڕ ناکەم لەسەر ئەرزی واقع بێت ئەم کارە بکات. بە پێچەوانەوانێ ئەمە فیدراڵیەتی دەوڵەتی عێراق مکۆمتر دەکات کە دەبێت هێزەکانی دەوڵەتی فیدراڵی عێراق تەواوی سنوورەکانی ئەم وڵاتە کە ناوی عێراقە بپارێزن، دەبێت بۆی هەیە و دەشبێت دەوڵەتی عێراق هێزەکانی لە تەواوی سنوورەکان جێگیرکە بە ناوچەکانی پارتیش و بە ناوچەکانی یەکێتی شەوانێ.
ئەمێنێتەوە سەرەوەی کە دۆخی پەکەکە لە کوردستانی جنوبیدایان لە کوردستانی باشووردا ئەوەیە کە قەندیل وەکو حقیقەتێکی سیاسی و جیۆپۆلیتیکی سیاسی بۆ ئەو ناوچەیە پەکەکە جێگیر بوونە. من پێم وانە دەوڵەتی عێراقیش ڕەنگە بە شیعارە من بڵێ، بەڵام بەکردەوە قەت بیر لەوە ناکاتەوانێ بچێت بە شەڕ لەگەڵ پەکەکەدا ئەم کارە بکات، چونکە ئەمە بوعدی ئیقلیمی هەیە و بەعدەی ئیقلیمیەکەش دەوڵەتی عێراق بەتەنیا ناتوانێت بەڕێیدا لای کەم لەم قۆناغانەدا. ئەم چێشمەچێشە سیاسانی نێوان حیزبەکانی کوردستان ڕاستی دەوێت چێشمەچێشی خەڵکی کوردستانین، چێشمەچێشی نخبەیەکی چاو لە پۆست و چاو لە پارەی حیزبەکانن. بۆ نمونە گۆڕان کە ئێستا دەچێتە ناو حکومەتی هەرێمی کوردستانەوانێ و بگرە زۆر بە خۆشحاڵیشەوە، زۆر بە حەماس و زۆر بە عاتیفەسازیەوە ئەمە دەکات، ئەوەندەی بە شوێنەوەیە کە کۆمەڵێ وەزیر و کۆمەڵێ مدیر عام و کۆمەڵێ پۆستی گرنگ بەدەست بێنێت، ئەوەندە لە خەمی تەنانەت ئەوانەش دانیە کە دەنگیان بۆ داوە و بەدڵنیاییشەوە هەردوای ئەم پێکەیانی حکومەتی هەرێماگەر پۆستەکانی گۆڕانێک لابێتەوە هەر لە ناو خۆیانە بەدەیان و بگرێ بە سەدان کەسیش دەکەونە تەقە لەو حیزبە. لەبەرەوەی ئەم حیزبە بۆدا نەمەزرا بە حساب بچێتە ناو حکومەتەوانێ و شەراکەتی سیاسی بەو شێوەیە بکات، بەڵکو ئەم حیزبە بە ئەندێشەی خۆیان بۆ دروست بوو کە گۆڕانکاری ڕیشەیی لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان بکات، بەڵام بەداخەوانێ چ گۆڕان و چ تەنانەت یەکگرتووش ئەوەندەی ئێستا بەتایبەت یەکگرتوو لە پێشترا لە ئێستادا کرێ بڵێیت تاکە حیزب کە پرۆژە سیاسیە جەهەنمیەکانی پارتی برەو پێدەدا یاخود لای کەم تەعاتفە لەگەڵێ یان کاری بۆ دەکات گۆڕانە و ئەمەش پەیوەندی بەوەیە ئەو سراعە شخصی و حیزبەی لە بینی سەرکردەکانی گۆڕانەوەیەکێتیدا هەیە، ئەمانە هەردوو لایەن سیاست بەڕق دەکەن لە کاتێکدا دەبواە بە پێچەوانەوانێ لەم ناوچەیەدا جۆرە تەحالوفێکیان بکردایە کە ئەم هەژمون و ئەم کەڵەگای و ئانتریاتە سیاسی و اقتصادی پارتی بە لە شوێنێکدا ستۆپ بکەن، یان لایکەم حەدی ئەقل بتوانن سنوورێک بۆ ئەم هەژمون و ئەم ئانتریاتی پارتی دابن. ئەوان تیجارەتی نەوتی خۆیان دەکەن، ئەوان ساڵانە دەیان ملیار دۆلاری خۆیان لە داهات و لە قوتی خەڵکی کوردستان دەبن، بەشی هەرە زۆری بۆ پارتیە، کەمێکیش دەدا بە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی ئەوانیش شەریک دەکات و هەڵپەی گۆڕانیش ئەوەیە کە شتێک لەو پۆست و ئیمتیازاتانی بەرکەوێت هەرچی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووانیشە دەیانەوێت لە ئەنجامی ئەو سیاستانی کە لە ڕابردویانە هەبێ ئێستا جۆرێک لە ئاڵتەرناتیڤی سیاسی ترینکەن. ئەو بۆ چونم کە پێی وایە یەکێتی نەتەوەی کورد کارێکی باشە. ئەگەر تۆ سەیری ئەم چەمکەکە ئەگەر تەرجمەیەکی بۆ عەرەبی یان تەرجمەیەکی بۆ ئینگلیزی الاتحاد القومی الكوردی، ینی ئەم نەتەوە گەراییە، ئەم نەتەوە پەرستیە ئەگەر بۆ ئاقارەدا بێت بەڕاستی من پێم وایە ئەمە پێچەوانەی بیرکردنەوەکانی شخصی ئۆجەلانیشە. ئۆجەلان ئەوەندەی لە جوغزی هاونیشتیمانی و لە جوغزی هاوڵاتیە و لە جوغزی پێکەوە ژیان و لە جوغزی ئەوەی کە کورد بە ناسیۆنالیزم بە شوێنێ ناگات، بەڵکو دەبێت گوتارەکەی دیسکۆرسە سیاسەکەی بگۆڕێت، پێچوانەی نەهجە سیاسەکان و نەهجە فکرەکانی ئۆجەلانیشە. ئەمەوێت ڕێگەم دێمە تەواوکەم. من دەزانم لە ناو پەکەکەدا پەکەکە حەقی خۆیەتی وەکو تاکتیکی سیاسی وەکو استراتیژی سیاسیش کەڵک لە ناسیۆنالیزم و لە دەراویشتەکانی ناسیۆنالیزم وەگرێ، بەڵام ئەگەر بمانەوێت یەکێتی نەتەوەیی کورد بەو مەفهومە کلاسیکەی جارانکەی ئەسڵەن کورد هەر یەک نەوێ باشە، چونکە ئەمە شتێکی وەهمیە. کورد یەک نابێ، قەت عەرەب یەک نابێ، قەت فارس یەک نابێ و قەتیش تورک یەک نابێت. لە هیچ شوێنێکی ئەم دنیادا نەماوە نەتەوەیەک لەسەر ئەساسی ئەتنیک لەسەر ئەساسی نەژاد یەک بگرن بۆ ئەجەندایەکی هاوبەش کە ئەجەندای هاوبەش ئەسڵەن نییە. ئەجەندای یەکێتی نیشتیمانی کوردستان جیاوازە لە ئەجەندای پارتی، ئەجەندای پارتی جیاوازە لە ئەجەندای پەکەکە، ئەجەندای پەکەکە جیاوازە لە ئەجەندای گۆڕان و حیزبەکانی تریش. لەناو هەموو پارچەکانی کوردستاندا زۆر بەدەگمەن کۆمەڵە کوردێک دەدۆزیتەوە کە دژی ئەوە بێت گەلی کورد بچەوسێتەوە. بۆ نمونە ئەو هێرشەی دەوڵەتی تورکیا کردی سەر کوردستانی سووریا و تایبەتی سەر ئەفرین زۆر بەدەگمەن دەیدۆزیتەوە لە کوردستانی عێراق و ئێران
کە دوو بەشی جیاوازترن لەو دوو بەشە هەر زمانەکەشیان جیاوازە ئێمە کرمانجی ناوەڕاست و ئان کرمانجی ژوور زۆر بەدەگمەن ئەم جۆرە کوردانە دەدۆزیتەوە وەکو تاکەڵێم دژی خەڵکی کوردستانی سووریا بن دژی پەیەدە بن دژی ئەوە بن کە دژی ئەو شەڕبانانە بن کە لەوێ قارەمانانە دژی دەوڵەتی داگیرکاری تورک شەڕیان دەکرد بەڵام لەناو ئەم کوردستانی عێراقەیە لەناو ئەو کوردستانی ئێرانەدا پارتی دیموکراتی کوردستان کە هێزێکی گەورەی کوردستانی عێراقا حیزبەتکانی کوردستانی ئێران دیموکراتەکان و کۆمەڵە لە دڵەوە لە ناخەوە پێیان خۆش بوو دەوڵەتی تورکیا سەرکەوتن بەسەر هێزەکانی پەیەدەدا بێنێ لەبەرەوەی ڕقێکی سیاسی و ئایدۆلۆژیان لە پەکەکە هەیە بۆ ئەوەی پەیەدە تێک بشکە لەوێ ئەمان خۆشحاڵ دەبوون و ئۆخژنیان دەگرت ئەمە هۆکارەکەی ئەوەیە تۆ یەکێتی نەتەوەی کورد لە ناو حیزبەکاندا هەر بۆ خۆی وەهم دروست دەکات بەڵام لەسەر ئەرزی واقع ئێمە دەکرێت یەکێتیەکی نیشتیمانی دروستکەین بۆ نمونە بەرژەوەندی سیاسی گەلی کورد لەم پارچەیەدا جیاوازە لە بەشەکانی تر لە کوردستانی تورکیا جیاوازە لەگەڵ بەشەکانی ترە من پێم وایە ئەو بۆچوونەی ئۆچەلان زۆر دروستە کە دەبێت هەر پارچەیەک لە پارچەکانی کوردستان گوتاری سیاسی جیاواز بێت بەڵام دەکرێت لە مەسەلە استراتیژیەکاندا لای کەم نۆکەرایەتی لای کەم پێشڕەیی بۆ داگیرکارانی کوردستان داگیرکاران لێرە ئەمە بەستمەوەیە ئەگەر تورکیا بێت ئێرە و داگیرکارە بەڵام دەوڵەتی عێراق لێرە داگیرکار نییە تەنانەت من باوەڕم بەوەیە دەوڵەتی ئێران پاشەکانی تر لە پارچەکەی خۆیان داگیرکار نییە ئەمە هەلومەرجێکی سیاسیە کە هاوکێشە نێودەوڵەتەکان سەپاندویانە کوردستان لە دوای شەڕی چاڵدێرانەوە بەسەر دوو ئیمپراتۆریەتە دابەش کرا و لە دوای شەڕی جیهانی یەکەمیش دەوانی و بە تایبەتیش لە هەرسی دەوڵەتی عوسمانەکانەوە بە خلافەتی عوسمانەکانەوە ئەم بە سێبەشەی تر کە بەشێ بوون لە دەوڵەتی عوسمانی تەوزیەکراون لە ئیرادەی من و تۆیانە لە قووەتی کوردیشانەیە ئێستا جارێکی تر بێوێ ئەم پارچانە بەیەکۆ بێتەوە با پێچەوانەوە دەبێ ئێمە ئەم کوردانی لەم بەشانە ئەم حیزبانی لەم بەشێدان یان لەگەڵ بەشەکانی تردا هاوکاری تەنسیق بکەن بەڵام ئەو هاوکاری تەنسیقیە لەسەر بناغەی نەژادی و نەتەوەی من پێم وایە بە هیچ ئاکامێک ناگات جگە لە خورافاتی شاری و لە عاتفەی سیاسیداتر ڕاستی دەیە من بە نووسینی ئەمە نووسیوە عەبدوڵڵا ئۆچەلان لەناو هەموو سیاسەکانی کووردا و لەناو تەواوی گەلی کووردا کە ئەگەر بدای بنێی وەکو نەژاد 40 بۆ 50 ملیۆن کورد ئێستا لە دنیادا هەیە تاکە سیاسیە ئەم پیاوە توانوێتی وتارێکی پێچەوانەی ئەم گوتارە زاڵەی کە ناوینراوە کوردایەتی هەیبێت بەدەر لەوەی ئۆجەلان ئەوە نزیکەی 20 ساڵە لە زینداندایە بەدەر لەوەی کە ئەم پیاوە دەستی بە داتا ئەکادیمیەکان و بە کتێوی هاوچەرخ ناگات بە توێژینەوە سیاسی و توێژینەوە ئەکادیمیەکانی هاوچەرخ ناگات لەسەر بە تایبەتیش لەسەر مەسەلەی ناسیۆنالیزم بەڵام لەگەڵەوەشدا بە تێفکرینی خۆی کۆمەڵی بۆچوونی زۆر جوانی هێناوەتە ناو کایەی ئەدەبی سیاسی کوردەوانێ یەکێ لەو بۆچوونە جوانەی ئەوەیە کە خەباتی نەتەوەکانی لە بری خەباتی نەتەوەی کورد هێناوەتە ئاراوە دەیەوێت نەتەوەی دموکراتیک کە هەموو نەژاد و نەتەوە و ئاینەکان ئەتوانێت لە خۆیدا کۆ بکاتەوانێ و بالفعلیش ئەو دۆخەی لە کوردستانی سووریا هەیە چەندێک ئازایی شەڕڤانانن چەندێک ئازایی گەریلاکانی پەکەکەیە چەندێک ئازایی با بڵین ئازایی خەڵکەکەیەتی چەندێک هەلومەرجە سیاسی و ئیقلیمێک نێودەوڵەتەکان گونجاو بۆیان بەڵام لە پشت هەموو ئەمانە شەوانێ دەیان چیە و لە توراسی سیاسی و فکری ئۆجەلان وەستاوە کە ئەکرێ بڵێ داینەمەوە سەرێکیەکەی فکری ئۆجەلانە من بەواتایەکی ترەگە تعبیری یەکەم ئازایەتی خەڵکی کوردستانی سووریا و تەواوی ئەو نەتەوە و ئاینانی لەگەڵ کوردەکانە تێکەڵ بوون و دژی هەم لەلایەکەوە دژی دەوڵەتی سووریا شەڕیان دەکرد لە سەردەمێکە دژی وەحشێکی وەکو داعش شەڕیان دەکرد دژی دەوڵەتی تورکیا شەڕ دەکەن و دژی تەواوی گروپە تۆریستەکانی تر ئازایەتی و قارەمایەتی ئەمە هەمووی لە فکرەکانی ئۆجەلانەوە سەرچاوە دەگرێت ئەگەر چارەسەری فکری ئۆجەلان بۆ کوردستانی عێراق جێکەوتکەی بە هەزاران جار لەم کوردایەتیە چەتەگەری و تاڵان چێتی و کوردایەتیە خێڵەشی و عەشایری و بنەماڵەیی لە کوردستانی عێراقا هەیە باشترە